ئەمە داستانی لەدایکبوونی بزاوێکە، داستانێک لە نەگوتراوەکانی شۆڕشێک، داستان و مێژووی کەسانێک کە جیهان وەک ئەوان کەمی بەخۆوە بینیوە، داستانی هێز و ئیرادە و قەڵایەک بۆ ئازادی نیشتیمان، داستانی قوربانیدان و کۆڵنەدانی پشت بە پشتی سەرکردەکانی بارزان و یاوەرانیان، شۆڕژگێڕانێکی بێهاوتا و ئازا کە بە خۆڕاگریان توانیان قەڵەمی مێژوو بۆ تۆماری شکستی یەک لە دوای یەکی دوژمنانی داگیرکەر بجوڵێنن. ئەم داستانانە سەفەرێکن بۆ زیاتر ئاشنابوون بە شۆڕش و نەبەردیەکانی بەردەوامی بزاوی بارزان. لە مانگی ئابی 1945 حکوومەتی پاشایەتی عێراق گەیشتە ئەو بڕوایەی سوودی تەواوی لە ماوەی وەستانی شەڕ بینیوە و لە چاو لەشکری شۆڕژگێڕی کوردستان خۆی لە بارودۆخێکی باشتردا دەبینێتەوە. بەو پێیەی هێزەکانی خۆی بەباشی ئامادە کردن. ماوەی ساڵێک مەشقی شەڕی چیایی پێدابوون و هێزی ئاسمانی بریتانیش لە یارمەتیدانیان درێغی نەدەکرد. ئەوە بوو لە ڕێکەوتی 22 ئاب پێویستی شۆڕژگێڕان جارێکی تر شەڕ بەرۆکیانی گرتەوە. ئەم قۆناغەی شەڕ تەواو لە قۆناغەکانی پێشتر جیاواز بوو. بەو پێیەی مەیدانی شەڕ زۆر فراوانتر بوو. بە شێوەیەک لە ڕۆژهەڵاتەوە لە ناوچەی باڵەکەوە دەستی پێدەکرد و تا ناوچەکانی ئامێدی لە ڕۆژهەڵاتی دەگرتەوە. بۆ یەکەم جار هاوشانی بارزانیەکان کوردی ناوچەکانی تریش بەشداریان لە شۆڕشدا کرد. لەوانە چەکداری چەند هۆزێکی دەور و پشتی بارزان و ژمارەیەک ئەفسەری شارەزا بە هونەری نوێی جەنگ کە پێشتر لە سوپا لەلایەن ئینگلیزەوە مەشقیان پێکرا بوو. دوای تەواوی هەوڵ و تەقەلاکانی حکوومەتی پاشایەتی عێراق و ئینگلیز سەرنجام لە ڕێکەوتی 25 ئابی 1945 پێویستی شۆڕژگێڕان شەڕ هەڵگیرساند. شەڕی بادلیان حکوومەت مەبەستی بوو بە هێرشێکی فراوان و یەکلاکەرەوە لە کەمترین کاتدا لەشکری شۆڕژگێڕ تێک بشکێنێت و بواری بەرگری کردنیان پێنەدات. پلانەکەی حکوومەت وابوو کە لیوای 5 لە ئاکرێ و لیوای 4 لە ڕەواندزەوە پێکەوە هێرش بکەن و
بە یەکجارێکی کۆتایی بە شۆڕش بێنن. 5 ئەیلول وەک ڕۆژی هێرش دیاری کرا. سەرکردایەتی شۆڕش بە پلانەکەی حکوومەتی زانی. بۆ تێکدانی پلانەکەیان مستەفا بارزانی بڕیاریدا لەبەرەی ئاکرێ کە خۆی فەرماندەیی دەکرد دەست پێشخەری بکات و پلانەکەی حکوومەت پوچەڵ بکاتەوە، چونکە دەیزانی ئەگەر هەردوو لیوە پێکەوە هێرش بکەن لەشکری شۆڕژگەڕ دەبێت لە یەک کاتدا لە 2 بەرە بەرگری بکات. ئەمەش کارێکی ئەستەم بوو. لەلایەن سەرکردەی شۆڕشەوە پلانەکە وادانرا. 4 دەستەی چلکەسی شەوی 27 ئاب دەور و پشتی چیای ئاکرێ ئەو شوێنەی دەکەوێتە بەرامبەر مۆڵگەی سوپا بگرن. هەر چەکدارێک لە کاتژمێری دیاری کرا و 4 گولە بتەقێنێت و بێگوێدانە کاردانەوەی حکوومەت پاشەکشێ بکات. هەر یەک لا محەممەد میرخان، عەزیزاغای زوراری، ڕەشید زێباری و قۆرتاس زێباری فەرماندەیی 4 دەستەکەیان پێسپێردرا. پلانەکە وەک خۆی جێبەجێکرا. لە کاتژمێری دیاریکرا و دەستە چەکدارەکان بەرسنجی سوپایان گرت، تەقەیان کرد و گەڕان. ئەم پلانە وای کرد لیوای 5 لە ئاکرێ هەست بە مەترسی بکات و هێرشەکەی دوا بخات. بۆیە سوپای حکوومەت هێرشەکانی تەنیا لەبەرەی ڕەواندزەوە دەست پێکرد کە هەریەک لە لیواکانی 3، 4، 15 و هێزێکی پۆلیسی لێ جێگیر کرا بوو. ڕێکەوتی 25 ئاب لیوای 3 حکوومەت بە فەرماندەیی عەقید ڕوکن حەسیب ڕوبەیعی بە هاوکاری فەوجێکی پۆلیس و فەوجی 2 بۆ بەرزایەکانی بادلیان پێشڕەویان کرد بۆ ئەوەی دەست بە سەرداوێنی چیای قەلەندەردا بگرن. لە بەرامبەردا لەشکری شۆڕژگێر لە بەرەی ڕەواندز کە نزیکەی 1000 چەکدار دەبوون بە فەرماندەیی شێخ محەممەد سدیق خۆیان بۆ ڕووبەڕووبوونەوە ئامادە کرد. دەستەی چەکداری نووری شێروانی لە کەونە گوند پشتی هێزەکەی حکوومەتی کرد. شەڕێکی قورس لە نێوان هەردوو لە ڕوویدا و تا ئێوارەی هەمان ڕۆژ درێژەی کێشا. لە ئەنجامدا هێزەکەی حکوومەت ناچار کرا بەرەو گەلی عەلیبەگ پاشەکشێ بکات و بە سەدان کوژرا و بریندار لە دوای خۆی جێبەداوە. لەو شەڕەدا مقەدەم هورمز قەیسەر فەرماندەی فەوجی 2 کوژرا، بەڵام بۆردومانی هەوایی و تۆپ نەیان هێشت دیلێکی زۆر بکەوێتە دەست لەشکری شۆڕژگێڕ. لە لەشکری شۆڕژێر فەرماندەی بەرە محەممەد سدیق بە قورسی بریندار بوو. لەگەڵیشیدا محەممەد عیسا سێلکی و عەبدوڵڵا ساڵح مێردەسۆری بریندار بوون و عەبدولهادی لێڕی شەهید کرا. لە ئەنجامی ئەم شەڕەدا تەواوی ئەو ناوچانەی حکوومەت لەو بەرەیە دەستی بەسەردا گرتبوو لەلایەن لەشکری شۆڕژگێڕەوە ئازاد کران. شەڕی نەهلێ بەرەی باشوور. لە ڕووی جۆگرافیەوە دەشتی نەهلێ دەکەوێتە نێوان چیای پێرس لە باکوور و چیای ئاکرێ لە باشوورەوە و عەشیرەتەکانی سوورچی و زێباری زۆربەی دانیشتوانی ناوچەکە پێکدەهێنن. سەرکردەی شۆڕش و ئەفسەرانی لێژنەی ئازادی بارەگای سەرەکی شۆڕشیان لەو ناوچەیە و لە گوندی گربیش دانابوو. نزیکەی 1200 چەکداریش بەرگریان لەو بەرێ دەکرد. لەلایەن حکوومەتەوە جەحفەلی 2 لیوای 1 و لیوای 5 و هێزێکی پۆلیس بە فەرماندەیی زەعیم یاسین حەسەن ئەرکی گرتنی ئەم بەرەیەیان پێسپێردرابوو. ئەم جارەیان لەشکری شۆڕژێر بەهۆی سەرکەوتنەکەیان لە شەڕی بادلیان لە هێرشکردندا دەست پێشخەر بوو. مستەفا بارزانی خۆی پلانی شەڕیدانە. پلانەکە بەم شێوەیە بوو کە 2 دەستەی دەکەسی بە فەرماندەیی محەممەد ئەمین میرخان و عەزیزاغا لە لای ڕاست و لای چەپی چیای ئاکرێ ئەو شوێنەی دەڕوانێتە سەر دەشتی نەهلێ بۆسە بۆ سوپا بنێنەوە. ئەم 2 دەستە چەکدارە فەرمانیان پێکرا تا لەلایەن سەرکردەی شۆڕشەوە
تەقە نەکرێت تەقە نەکەن. مستەفا بارزانی خۆیشی لەگەڵ 20 چەکدار چووە دامێنی چیای پێرس و لەوێ لە چاوەڕوانی هاتنی سوپای حکوومەت مایەوە. بەرە بەیانی ڕۆژی 5 ئەیلول لیوای 5 حکوومەت دەستی بە بۆردومانکردنی بنکەی سەرکردایەتی شۆڕش کرد. ئەوکات هێزی پیادەش بەرەو دەشتی نەهلێ جوڵەی کرد. دەستە چەکدارەکانی لەشکری شۆڕش هیچ کاردانەوەیەکیان بەرامبەریان نەبوو تا دوا بەشی سوپا بە پێشیاندا تێپەڕ. دوایەوەی تەواوی هێزەکە لەو شوێنەی شۆڕشگەڕان پێشبینیان کردبوو کۆبوونەوە لەلایەن مستەفا بارزانیەوە تەقەیان لێکرا. کاتێک سوپا هێزەکەی بارزانی بەرامبەر خۆی بینیەوە بەرەو دواوە گەڕایەوە. لەگەڕانەوەش تووشی هێرشی هەردوو هێزەکەی محەممەدەمی میرخان و عەزیزاغا بووە. هێزەکەی حکوومەت بەدەست لەشکری شۆڕشگەڕەوە گیری خوارد و گەمارۆدرا. ئەوە بوو تا ئێوارەی هەمان ڕۆژ هێرشیان کرایە سەر و گولەیان بەسەردا باری. هێزەکەی حکوومەت بووە ماوەی 3 ڕۆژ لە گەمارۆدا مایەوە. حکوومەت بۆ ڕزگارکردنی پێویستی بە هاوکاری هۆزەکان هەبوو. ئەمەشی بێ ئینگلیز بۆ نەدەکرا، هەرواش کرا. سوورچیەکان ڕازی کران خواردن بگێنە لیوا گەمارۆدراوەکە. بەمەش بۆ ماوەی چەند ڕۆژێکی تر خواردنیان پێگەیشت و لە خۆ بەدەستەوەدان پاشگەز بوون. لە ڕێکەوتی 12 ئەیلول ژەنڕاڵی ئینگلیزی رنتن خۆی سەرکردایەتی لیواکانی حکوومەتی کرد و بە یارمەتی هێزی ئاسمانی هێرشی کردە سەر شۆڕشگەڕان. لەم هێرشەدا سوپای حکوومەت زۆر بە خراپیشکە، تەنانەت ژەنڕاڵ رنتنیش بە حاڵە حاڵ ڕزگاری. شەوی 14 ئەیلول 300 چەکداری عەشیرەتی سوورچی لە ئاکرێەوە هێنرانە دینارتە و لە لای خۆراوە لیوای 5یان لە گەمارۆ دەرهێنا. ئەمە سەرەتای یاخی بوونەوەی هۆزەکان بوو لە شۆڕش. لەو ماوەیەدا جگەل لە سوورچیەکان چەند سەرۆک هۆزێکی تریش بە پێدانی بەڵێنی جۆرا و جۆر چوونە پاڵ حکوومەت. ئەمەش وای کرد مەحموود زێباریش کە هاتبووە ڕیزەکانی لەشکری شۆڕشگەر پشت لە شۆڕش بکات و بداتە پاڵ حکوومەت. آتی نفسجی خود زمان انگلیز بود و حرکاتا لوری سعیده بود. ملا مصطفی جه حکمت شهر بود. پیرسه. احمد آقا و محمود آقا هر دو برای تک بون جه حکمت تاد نشر ملا مصطفی پیرس. خزوره ملا مصطفی محمود آقاش نک ملا مصطفی رونشتی بود. سری پیرسه. لشکر و یا حکمت تو بود لشکر و لایکی حکمت بود یا احمد آقا رخش حکمت وقتی که هجوم فینال بود شهر ملا مصطفی لشکر محمود آقا شهر که هواییت کرد احمد آقا شکایت کرد محمود آقا گفته ملا مصطفی احمد آقا از داخل شکایت المی ملا مصطفی گفته محمود آقا گفتی نمال عراق نمال عراق دادشه به ایران دیگه من ناهی گفته نخلا گفته زمادم تل نهی چاوت الملل گفته من
مەلا مستەفا جوابدا لەشکرێ خۆ گوتی پیرەسە بار و باردا نەڤڵۆ هەرەنۆ بیرۆکە پیرەسە باردۆ لەشکرێ محمود ئاغای هەجومی نۆ پیرەسە گەر ئیدی محمود ئاغای ئەحمەد ئاغا دایخە وێ کوتێ ئەم هاتین چوونە ئیران شەڕی مەیدان مۆری هاودیان و مەزنێ لە ڕێکەوتی 20 ئەیلول لیوای 4 لە لای ڕاست و لیوای 3 لە بەرەی چەپەوە بە فەرماندەیی زەعیم ڕوکن ئیسماعیل سەفوەت لە باپشتیانەوە بەرەو مەزنێ بۆ گرتنی برادۆست و قەلەندەر پێشڕەویان کرد لەو کاتەدا هێزێکی لەشکری شۆڕژێر لە ئەشکەوتی هاودیان خۆیان مەڵازدا بوو سوپا کە جۆرەها چەکی قورس و کەلوپەلی سەربازیشیان لەگەڵ خۆیان دەگواستەوە لەلایەن هێزێکی لەشکری شۆڕشەوە پێشیان پێگیرە دوای ماوەیەک شەڕ کە بۆمبارانی چڕی فڕۆکە و تۆپخانەشی لەگەڵ بوو دەستە چەکدارەکەی لەشکری شۆڕژێر بەڕێک و پێکی پاشەکشەیان کرد و سوپایان ڕاکێشایە ئەو شوێنەی پێشتر مەبەستیان بوو حکوومەت ئەمەی بە سەرکەوتن لێکدایەوە و تەواوی سوپا و پێداویستیە جەنجەکان بۆ ئەو شوێنە گواستەوە کە مەیدان مۆریکی ناو فەرماندەی سوپا بڕیاریدا سوپا لەو مەیدانە دابەزێت و ئالیاتی شەڕ لەوێ دابمەزرێت لە ناکاو پێش تاریک داهاتن لەشکری شۆڕژێر هێرشی خۆی بۆ سەر سوپا دەست پێکرد شەڕ بە جۆرێک بوو کە زۆر جار هەردوولا بە خەنجەر و حربە شەڕی یەکتریان دەکرد ئەم شەڕە بە کارەساتێکی گەورە بۆ حکوومەت بە کۆتا هات شێوەیەک پەرتەوازە بوون توانای خۆ ڕێخستنەوەیان نەما هەر بەشێکی هێزەکە بێ گوێدانە فەرمانی سەروی خۆیان بەرەو لایەک ڕایان لەشکری شۆڕژێر لەو شەڕەدا کەرەستەیەکی زۆری شەڕیان دەستکەوت و 5 شۆڕژ گێڕیش شەهید بوون ئەم مەیدانداریە بە یەکێک لە گەورەترین داستان و نەبەردیەکان دادەنرێت کە تا ئەو کات شۆڕشە کوردیەکان هاوشێوەی ئەویان کەم بەخۆوە بینی بوو ئەو شوێنە ئێستا ئێمە لێرە دەڕۆین بەرەو کۆپی سەرشکەوت ئەو کۆپە لە ساڵی 1945 داستانی مەیدان مۆریک ئەلێرە دەستی پێکرد کە چوونە خوارێلۆ بینی مەزنە و سارداوە ئەو شوێنە کە پێی دەڵێن مەیدان مۆریک ئەلێرە نوری شێروانی سەرپەرشتی ئەو کۆپەی دەکرد لە بڕ شێروانی کە پەڕێنەوە ئەوجا هەر سێ سەرکردا شێخ محەممەد سەدیق نوری شێروانی حەمەداغی مێرگە سووری ئەلێرە حەڕەکان کرد چوونە مەیدان مۆریکێ ئەلەوێ دژمنیان شکان یەک لە گرنگجیەوە بنەمایە ئەو ئەشکەوتەیە بە دەرە شکەوتی حەسەناغای لە گوندی هەودیانێ ئەو شکەوتە موسەیتەرە بە سەبەرەکانی ڕواندز و دەشتە دیانە و بادلیان کە عسکەری لە ڕوانزی حەڕەکەی بێتە دەشتە دیانێ دیار بیت کە لە دەشتە دیانێ بێت بپەڕیتەوە لۆ مەیدان مۆریکێ لەوێش دیار بیت تقریبا 2 شەوان ئەلێرە ماینەوە لۆ ئاو شتیوەش بە سەنایتر بوو خەلکی گوندەکەش هاوکاریان دەنگاندا ئێرە لە شەڕی مەیدان مۆریک ساڵی 45 کە پێشمەرگەکان سەرکەوتن بەسەر ڕژێمی عێراق تاوان فەوزێکی کامل بوو کە سەرکەوتن تەواوی سەربازانی جەشی عێراق لەوێ بەجێمان لە مەیدان مۆریک لۆ ڕۆژی پاشتر شاندەرچیان نارد شاندەرچیان ناردە هەودیانێ گوتن داوا بکەن لە جەنابی بارزانی کە ئەمە بین ئەو جەنازەی خۆ بینەوە دیانە دوای بارزان یەکسەر پابند بوو بە بڕیارەوە گوتی ئەمە ئامادەینە هاوکاریش وەکەین حکوومەت کە لە شکانەکەی 5 ئەیلولەوە تەواو هیوا بڕاو ببوو کەوتە فێڵ و فریودانی سەرۆک هۆزەکان و
توانی بە ڕێگەی شێخ ڕەشیدی لۆلانەوە مەحموود بەجی خەلیفە سەمەد و کوڕانی سەید تەها هەڵبخەڵەتێنێ و پشت لە شۆڕش بکەن. یاخیبوونەوەی هۆزەکان، شەڕی پێرس و پاشەکشێ بۆ ئێران. سەرکەوتنەکانی سوپای شۆڕژگێر لە تەواوی بەرەکاندا بەسەر سوپای عێراق و بریتانی حکوومەتی لە نشست پێهێنانی شۆڕش بێ هیوا کرد. تاکە ڕێگایە کە لە بەردەم حکوومەت مابۆوە بەکارهێنانی ئەو ڕەگەزە بوو کە بە درێژایی مێژوو کوردی پێ دەستەمۆکرا. خیانەت. حکوومەت بە یارمەتی کاربەدەستانی بریتانی هانایان بردە بەر سەرۆک هۆزە کوردەکان و بە پێدانی پارە و بەڵێن ڕازیان کردن لە شۆڕش یاخی ببنەوە. ئامانجی بارزانی بەدیهێنانی مافەڕەوەکانی گەلی کورد بوو. هەموو ڕێگایەکیشی لە پێناو گەیاندنی گەلی کورد بەم ئامانجە تاقی کردەوە. بەڵام کاتێک بینی شۆڕش بۆ شەڕی ناوخۆی کوردەکان گۆڕاوە و هۆزەکان پێش سوپای داگیرکار کەوتون، بەڕاوێژ لەگەڵ لێژنەی ئازادی و دوای وەرگرتنی ڕەزامەندی شێخ ئەحمەدی بارزانی بڕیاریدا پێش ئەوەی بەفر ڕێگاکان دابپۆشێت بەرەو ئێران پاشەکشێ بکات. لە ناوچەی هەرنێ کە دەکەوێتە پشت چیای پێرس، دوو ئەفسەری حکوومەت کە فەرماندەیی 500 چەکداری عەشیرەتەکانیان دەکرد، خۆیان بۆ هێرشکردنە سەر چیای پێرس ئامادە کرد. بۆ نەهێشتنی ئەم مەترسیە مستەفا بارزانی پلانێکی بەرگری داڕشت. پلانەکە وابوو پێشەوەی جاشەکان پەلاماری چیای پێرس بدەن، مەلا مستەفا لەگەڵ 30 چەکدار بە یارمەتی شێخ سلێمان کە ئەویش 20 چەکداری لەگەڵ بوو گەمارۆی هەرنێ بدەن. عیزەت عەبدولعەزیزیش بەو تۆپەی کە لا هەرفتێ جێگیر کرابوو وەک هێزی پشتیوانی باردومانی جاشەکان بکات. لەشکری شۆڕژێر گەمارۆی جاشەکانیاندا، بەڵام تۆپبارانەکە ئامانجەکەی خۆی نەدەپێکا. بۆیە مستەفا بارزانی ناچار ئابلۆقەی سەر جاشەکان هەڵبگرێت و هاوکات هەواڵی هێرشی سوپای حکوومەتیش بۆ سەر چیای پێرس گەیشتە بارزانی. بۆیە بەپەلە بەرەو چیای پێرس پاشەکشەیان کرد. ڕێکەوتی 25 ئەیلولی 1945 مستەفا بارزانی بە 60 چەکدارەوە بۆ یارمەتیدانی ئەو بەرەیە خۆی گەیاندە چیای پێرس کە لەلایەن سوپا و هۆزە یاخی بووەکان بە تەواوی گەمارۆ درابوو. هەمان ڕۆژ لە لای چەپەوە سوورچیەکان بە 300 چەکدارەوە هێرشەکەیان بۆ سەر چیای پێرس دەست پێکرد. نیوای پێنجیش بە پشتیوانی باردومانی 8 تۆپ و 2 فڕۆکە لە لای باشوورەوە هێرشیانێنە. لە لای ڕاستیشەوە چەکدارەکانی چەند عەشیرەتێکی تر و لە دواوەش عەشیرەتی زێباری کە 400 چەکدار دەبوون هێرشیان دەست پێکرد. سەرەڕای ئەو هێرشە فراوانە شەڕ تا خۆراوابوون درێژەی کێشا. کاتێک تاریکی شەو باڵی بەسەر مەیدانی جەنگدا کێشا، شۆڕژگەڕان دەرفەتیان قۆستەوە و بەرەو هەرفتێ پاشەکشەیان کرد و هێڵێکی بەرگریان لەو ناوچەیە دانا. ئەمە بۆ پارێزگاریکردن لە گواستنەوەی خێزانە بارزانیەکان بوو کەوا بڕیار بوو خۆیان بگەێنە سەر سنووری ئێران. هاوکات هەواڵیش بۆ شێخ ئەحمەد بارزانی نێردرا کاری گواستنەوەی خێزانە بارزانیەکان دەست پێ بکات. بە فەرمانی مستەفا بارزانی بەرەیەکی بەرگری بە فەرماندەیی سەید عەزیز، سەید عەبدوڵڵا و سەید موسڵح لە کانی ڕەشەوە تا کێلەشین دانرا. لە بەرەکانی تریش شەڕی بەرگریکردن هەر بەردەوام. لە ڕێکەوتی 26 ئەیلول سوپا بە پشتیوانی هۆزی برادۆستی لە ڕەواندزەوە هێرشیان کردە سەر چیای قەلەندەر. دوایی بەرگریەکی قارەمانانەی شۆڕژگەڕان، سوپا و جاشەکان لە هێرشەکەدا بە سەختی تێکشکان و بەرەو ئۆردوگای دیانە پاشەکشەیان کرد.
لەو شەڕەدا حەسەن محەممەد ئەمین بێرسیاوی و مەرعان شێخۆ شێخانەیی شەهید بوون و حەجی بێرۆخی ئەحمەد مستەفا کانی لەنجی و حەسەن شەینا لە لەشکری شۆڕژگەر بریندار بوون. لە دۆڵی بیا و سوورچیەکان ویستیان دوای چۆڵکردنیان لەلایەن خەڵکیەوە گوندەکان تاڵان بکەن. لەشکری شۆڕژگەر ڕووبەڕووی سوورچیەکان وەستایەوە و دوای شەڕێکی قورس پاشەکشەیان بە سوورچیەکان کرد. لەو شەڕەدا شۆڕۆ مستەفای سەرۆک جاش کوژرا و لە لەشکری شۆڕژگێڕیش سلێمان فەقێ دێرشکی ئارەب قەتران و مەحموود سێلکی شەهید بوون. ئەمە بوون شارکەتە سەمەلێتمە بۆ دەحشتەرمەزن هەستان ئەبێتی کرد هەستا ئەمرێ خودی کرد. جاسو هەستەر بە هاتبشی چەند ئەمریکن از حاصل كنت حركات بلا بفراد حاصل سما بله هم بيجي مسكاي حاصل حزب يعني حاصل كان ياوي دو كان ولا حريدو بعض حاصل ولا شۆڕشی دووەمی بارزان نمونەی بێهاوتای شۆڕشێکی کوردی ڕەسەن بوو کە هەر کوردێکی خەباتجێڕی ئازادی خواز لە هەر ناوچەیەکی کوردستان بە پەرۆشەوە بەشداری تێدا کرد و هەوڵی سەرخستنیدا. ئەگەر خیانەتی هۆزەکان نەبوایە بەدڵنیاییەوە ئەو ئامانجەی دەپێکا کە لە پێناویدا هەڵگیرسا بوو. سەرنجام لەشکری شۆڕژگەر ڕووژمارەیەکی زۆری خێزانی بارزانی لەژێر بۆردومانی چڕی فڕۆکە و هێرشی سوپا و جاشەکان لە کانی ڕەشەوە بە شێوەیەکی ڕێک و پێک خۆیان گەیاندە ناوچەی کێلەشین مەرگەوەڕ و لە ڕێکەوتی 11 تشرینی یەکەمی 1945 لە سنوور پەڕینەوە و ئاوارەی ڕۆژهەڵاتی کوردستان بوون.